کۆمپانیایەکی دروستکردنی بیرە لە وەرنێک لە باشووری ئەڵمانیا کە زیاد لە 400 ساڵە کاری دەکرد بەهۆی پەتای کۆرۆناوە ئێستا داخراوە. کۆمپانیەکە لە ساڵی 1607ەوە هەمان خێزان بەڕێوەی بردووە، لەوەتەی ساڵی 1861ەوە لە چەندەها شەڕ و قەیرانی ئابووری قوتاری بووە. لانگ دەڵێت بازاری فرۆشتنی بیرە لە هەرێمەکەدا کارێکی ئاسان نییە، پێشبڕکێش لەسەر نرخی فرۆشتنی دەکرێت، بە تایبەتی قورستر بووە بەهۆی یاساکان و باجەوە. هەموو شتێکیش گۆڕاوە و کارەکە بۆ کۆمپانیای مامناوەندیەکان سەختتر بووە و زەو هەروەها وەرەیەکی زۆری دەوێت. ئێمەش لە ساڵی پاردا هەوڵێکی زۆرمان داوە تا بگەینە ئەم ئاستەی ئێستاکەمان خۆمان بۆ دواڕۆژ ئامادەکرد بوو. لەسەر ئاستی کەسایەتی و خێزان هەوڵی زۆرمان دابوو. ئێستا ڤایرۆسی کۆرۆنا هاتووە، فستیڤالەکان بەڕێوە ناچن کە زۆر گرنگ بوو بۆمان، هەروەها ڕێستورانتەکان داخراون کە ئێجگار بۆمان گرنگ بوون. حکوومەتی ئەڵمانیا باش فەرمانی داخستنی ڕێستورانتەکان هەروەها تێکڕێی کۆبوونەوە گشتیەکانی تامانینۆ قەدەغا کردووە. بۆ هۆیەوە 15 کارمەندی هەمیشەیی ئەم کۆمپانیایە و چەند کارمەندێکی کاتیش کارەکانیان لە دەستداوە. لانگ دەڵێت خۆم و خێزانەکەشم ئەو پیشەیەمان لە دەستداوە، هەمیشە کاری دروستکردنی بیرە لە ژیانماندا بوو، بەشێک بوو لە گفتوگۆکانمان لەسەر مێزینان خواردن، بەشێک لە پێناسنامەی خۆمان لە دەست دەدەین. هەروەها هەر یەکەش لە ئێمە هەمیشە بیرە بەشێک بووە لە ژیانمان، لە خواردنەوەمان هەر لە مناڵیەوە. لە هەفتەی بیرە خواردنەوە خەڵقی لە خۆ کۆ دەکردەوە، زۆر شت وەک جاران نامێنێت. بە گوێری ئامارێکی ڕێکخراوی کۆمەڵە کۆمپانیەکانی بیرە لە ئەڵمانیا لە 1970 کارمەندی ئەو کۆمپانیانە کارەکانیان لە دەستداوە. ئەو هەروەها نیگەرانە لەوەی تا ئێستا کەس نازانێت تاکەی ئەم پەتای کۆرۆنایە بەردەوام دەبێت.